خوێندکارانی پۆلی دوانزە ئەتوانن بە شێوەی ڕاستەوخۆ و من تەکیدم لە هەفتەی داهاتووە وەزارەت دەست دەکەن باوە بە کاچووکە خۆتانەتان وەرگرتنی خوێندکارانی پۆلی دوانزە بە دوو قۆناغی یەکەم و قۆناغی دووەم لە قۆناغی یەکەم ئەوتوان لە 155 خوێندکاران وەرەگیرێ و لە قۆناغی دووەمە لە 145 خوێندکاران وەرەگیرێ. تەسەورەکەین بە لە هەفتەی داهاتووە دەست بکرێ بۆ پرۆسەیە بە پرۆسەی وەرگرتنی خوێندکارانی پۆلی دوانزە. لە سەرجەم زانکۆکانی کوردستان زانکۆ حکومەکانی کوردستانە بێجگە لە کۆلێجەکانی پزیشکی و هەروەها کۆلێجی ئەندازیاری و دوو بەش لە کۆلێجی زانست و بەشێک لە کۆلێجی یاسا لەسەر جەم کۆلێجەکانی تر و بەشەکانی تر خوێندن واتە بە شێوەی ڕاستەوخۆیە بە شێوەی زانکۆلای نییە و خوێندکاران ئاگادارەکەینەوە ئەو لیستێشمان بڵاو کردوتۆیە من لە سایتەکانە ئەو بەشانەی کە بە شێوەی ڕاستەوخۆ ئەتوانین تەقدیمیکەن و لەگەڵ ئەو بەشانەی کە بە زانکۆلاین.